ئەگەر ئەمڕۆ سەیری بواری ژینگە بکەین بە شێوەیەکی گشتی لە جیهاندا، ئەمڕۆ ژینگە بووە بە پرسێکی عالەمی، یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی سەرجە مرۆڤایەتی بۆتەوە. ئەم پرسەش کاتێک سەری هەڵداوە تەبەن کە ئاسەوارەکانی دەبینین، ئاسەوارەکانی دەبینین لە خەستەخانەکانە ئەیبینین، ئێمە لە بە شێوەیەکی گشتی ئەبینین لە نەخۆشخانەکانە ڕۆژانە خەڵکێکی زۆر بەهۆی جەڵدەی جەڵدەی دەماغ، بەهۆی سەرەتانەوە خەڵکێکی زۆر کەوتووە کە زۆرینەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژینگە پیسە و ئەرقامەکانی تری ڕۆمان پێڵن ساڵانە منەظەمەی سەحەی عالەمی کە باز لەواکڵێ نزیکەی 7 ملیۆن کەس زیاتر لە 7 ملیۆن کەس بەهۆی پیسبوونی ژینگەوە گیان لە دەستدەدەن. یەوە خەڵکانێکی زۆریش ئێمە توانین بڵین کاریگەری زۆری کردوتە سەر ئەوەی کە ئاستی تەمەن یا با بڵین نیسبەتی تەمەن لە کەم بۆتەوە، ئاستی ژیانکردن کەم بۆتەوە. ژینگە ئەو شوێنەیە کە مرۆڤ تایدا ئەژی، شوێنێکە کە شایەنی ژیان بێت. ئەو شوێنە شوێ ئەو شوێنە ئەبێ کۆمەڵی مواصفاتی تیابێت کە ئینسان تایدا بژی. ئایا ئەو شوێنە لە هەموو سەرزەوی بوونی هەیە؟ ئایا لەکوێ هەیە و لەکوێ نییە؟ ئایا ئەو ژیانە چییە کە خەڵگەڵێ ئەبێت تایە بژی؟ واتە ژیان چییە؟ ژیان ئەگەر سەیریکەی لە هەموو ڕەهەندەکانەوە، سەیریکە لە ڕەهەندی فەلسەفی، لە ڕەهەندی دینی، لە ڕەهەندەکانی ترەوە، هەر یەکە بە شێوەیەک باسیەکە. بەڵام ئێمە بزانین ژیان پێچەوانەی مردنە. ئەی لە بینی ژیان و مردنا چییە؟ شتێکی کە پێڵێن کە ژیانێکی مردنێکی لەسەر خۆیە، ئەمان با بەرەو چی بەرەو ئەوەی کە ئینسان سەیرەکەی هێدی وردە شتەکانی جسمی لە دەزەدا لە سەر زەوی بۆ نمونە بیئە ڕۆژ بە ڕۆژ پیس ئەبێ، سەیرەکەی ئەمانە کاریگەری لەسەر یەکتر هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە سەیر ڕەگەزەکانی ژینگە بکەین، ڕەگەزەکانی ژینگە بریتێ لە ڕەگەزە مادیەکان و لە ڕەگەزە بایۆلۆجیەکان. ڕەگەزە مادیەکان ئاو و هەوا و خاکە و ڕەگەزە بایۆلۆجیەکان سەیرەکەی بریتێ لە مرۆڤە و ئاژەڵە و بوونەوەرەکانی ترە. کاتێکە ڕەگەزە مادیەکان ئەکەونە کێشەوەکو ئاو و هەوا و خاک، ڕەگەزەکانی تریش کە بوونەوەرەکانە تووشی کێشا بن، کە تووشی کێشا بن ژیانیان ناخۆشترێ بێ، واتە ژیانێک ناژین کە شایەنی مرۆڤ بێت. بۆ ئەوەی مرۆڤ بژی بە ژیانێکی ئاسایی، ژیانێکی ئەوە پێویستی بەوەیە کە وەعیەکی بێ، هۆشیارێکی بێ بۆی بۆ ئەوەی بیپارێزێ، زەوی بپارێزێ، ژینگەکەی بپارێزێ. پاراستنی ژینگە لە ئەستۆی هەر هەمومانە، چونکە لەم پەر بۆ پەڕی جیهان یەک بەشە. لە هەر شوێنێک لە لێرەدا خەلەل دروست بوو، مرۆڤ لە هەموو شوێنێکی جیهان بە هەمان شێوە زەرەرمەند دەبێ. ئێمە یەک قسە زۆر گرنگە، هەموو تێچووی ئەوەی کە ئێمە بمانەوێت پاراستنی ژینگە بکەین یا تێچووی پاراستنی ژینگە کولفەیەکی زۆر کەمتری تێچێت لە ئاسەوارەکان و لە ئەنجامەکانی پیسبوونی ژینگە. ئەگەر ئێمە سەیریکەین ئەو کێشانەی کە وای کردووە کە ژینگە پیس بێ، هۆکاری سروشتیمان هەیە و هۆکاری مرۆیی. هۆکارە سروشتیەکەەوە بەلای خۆی بۆ نمونە لە هۆکارە سروشتیەکان لە بورکانە هەر شتێکی ترە، بەڵام هۆکارەکەی تر مرۆڤ خۆیەتی کە هەز بە بەرپرسیارەتی ناکە بەرامبەر بە ژینگە و هەز نەکردن بە بەرپرسیارەتیش ئەگەڕێتەوە بۆ ئاگایی، بۆ وەعی، بۆ ئاستی هۆشیاری. ئەکرێتەوە پاراستنی ژینگە بکەی بە کەلتورێک، وەکو هەر ئەوەی چۆن مناڵێک سەیرەکەی نانێک فرەدراوە هەڵیەگرێتەوە، ئاواش هەز بە بەرپرسیارەتی کە کاتێک بتڵێک کەوتووە بە هەمان شێوە هەڵیگرێتەوە و بزانێت کە ئەمەش بە هەمان شێوە کاریگەری سلبی هەیە و کاریگەری کە زۆر زیاتر. نانەکە گەر هەڵی نەگرێتەوە لەوانەیە ئەو زەرەرەی نەبێت، چکە بێتەوە بە خۆڵ و لەگەڵ خۆڵا هیچ زەرەرێکی ناگەێنێت، بەڵام بتڵەکە زەرەرێکی زۆر گەورە بە ژینگە دەگەێنێت.